بەڵێ وەک لە راپۆرتەکە بینیمان ئەو بەڵێنانەی کە بە خەڵکی راپەڕین دراوە بەڵام هیچ کامێکی جێبەجێ نەکراوە کاری کاندیدانی پارتی دموکراتی کوردستان قورستر کردووە چونکە لایەنەکانی دیکە بەڵێنیان داوە و ئێستا بێت پارتی دموکراتی کوردستان ئەو متمانەیە دروست بکات ئەم جاریان متمانە بە کاندیدانی پارتی دموکراتی کوردستان بکرێت بۆ ئەوی کە دەنگ بهێنن ئەو کات خزمەتی راپەڕین بکرێت چونکە دەڤەری راپەڕین لە ڕووی خزمەت گوزاریەوە وەکو پێویست ئاوڕی لێ نەدراوەتەوە لەگەڵ دکتۆر سەرحەد بایس کاندیدی پارتی دموکراتی کوردستان گفتوگۆ ئەەکەم بۆی بزانین پلان و بەرنامەی کاری پارتی دموکراتی کوردستان لە سنووری راپەڕین چێوێت ئەم کاتتان باش دکتۆر پێش هەموو شتێک مادەم باسی کار و پلانەکەین و لە راپۆرتەکەش ئاماژە بۆ دراکە بەڵێنەکانی پێشتر کاری ئێوەی قورستر کردووە ئێستا ئێوە چ کار و پلانێکتان لە بەردەمە بۆی کە متمانەی هاوڵاتیان ڕابکێشن و کاریان بۆ بکەن سڵاوتان لێ بۆ ئەم کاتتان باش ئێمە وەکو پارتی دموکراتی کوردستان سنووری ئیدارەی سربەخۆی راپەڕین بە بەشێکی گرنگ لە پارتی دموکراتی کوردستان دەزانین بۆیە ئەو کار و پرۆگرامەی کە ئێمە لە پارتی دموکراتی کوردستان دامانناوە بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان و کابینەی دێمی حکوومەتی هەرێمی کوردستان بە چاوێکی گرنگ و پرسەرنجەوە سەیری جوگرافیای و سنووری ئیدارەی سربەخۆی راپەڕین دەکەین لە پارێزگای سلێمانیەوە بۆیە بە هۆکاری ئەوەی کە لە ڕابردوو لە کابینەکانی ڕابردوو ئێمە وەکو پارتی دموکراتی کوردستان دەستکراوە نەبووین لەم سنوورە نەمانتوانیوە خزمەتی هاوڵاتیانی خۆشەویست بکەین لەم سنوورە نەمانتوانیوە کار و بەرنامەکان و پرۆژەکانمان لێرە جێبەجێ بێ دەستمان گراوە و ڕێگریشمان لێکراوە بۆیە و پارتی دموکراتی کوردستان لێرە نەمان توانیوە و بۆمان نەکراوە کە خزمەتی خەڵکمان بکەین بۆیە ئێستا دەرفەتێکی 14 ڕۆژی لە پێش خەڵکی خۆشەویستی ئیدارەی سربەخۆی راپەڕینە بە سەرجەم شار و شارۆچکەکانەوە کە ئەم دەرفەتە بتوانن سوودی لێ ببین و دەنگ بدەن بە لیستی ١٩ پارتی دموکراتی کوردستان و هەگبەی پارتی دموکراتی کوردستان بۆ سەرجەم شار و شارۆچکەکان لە سەرجەم پارێزگاکانی کوردستان بۆی بتوانین دەستی ئاوەدانی و خۆشگوزەرانی و ئارامی بگا بە ئیدارەی سربەخۆی راپەڕین بۆیە ئێمە لەگەڵ خەڵکی ئیدارەی سربەخۆی راپەڕین پێیان دەڵێین ئەم جارە بە متمانەتان بۆ پارتی دموکراتی کوردستان بێ ئێمە هەڵبژێرن ئێمە قسە و کردارمان دیارە واتە مێژوشمان دیارە دەستی ئاوەدانیشمان دیارە لەو شارانەی کە ئێمە وەکو پارتی دموکراتی کوردستان دەستمان کراوەتەوە توانیومانە زۆرترین خزمەت بە خەڵکی خۆشەویست بکەین بۆیە داوا لە خەڵکی خۆشەویستی ئیدارەی سربەخۆی راپەڕین دەکەین بە ئەم جارە پارتی دموکراتی کوردستان لیستی دڵخوازیوان بێ بە ئەم جارە دەنگیان بۆ ١٩ پارتی دموکراتی کوردستان بێ ئێمە قسە و کردارمان یەکەوە بەڵێ باشە دکتۆر سەرهەد بەو پێی کە ئەم ڕۆژانە ئێوە بەهۆی بانگەشەکانی هەڵبژاردنەوە زیاتر تێکەڵای خەڵکە بن پێتان وایە کە تا چەند هاوڵاتیان هیوایان بە پارتی دموکراتی کوردستان هەیە بۆ نمونە هەر لە ڕێی خزمەت گوزاریەکانەوە ئەگەر ئەمە بخەنە بەر چاوی خەڵکی دەڤەری راپەڕین کە ڕێگەی دوکان بۆ ڕانێ ساڵانێکە تەواو نەکراوە و چۆن گەشتبینن لە پارتی دموکراتی کوردستان کامە دڵۆپەیەکە لە دەریایەکی خزمەت گوزاری کە نەگەیەنراوە و نەگەیشتووە و نەیان هێشتووە بگات چۆن نەتوانن کاریان بۆ بکەن ئەو خەڵکەوەندە هۆشیارن لەگەڵیان قساکەن دەزانن کە پارتی دموکراتی کوردستان ئەو لایەنەیە کە ئاوەدانیان پێگەێنێت بەڵێ لێ سەدا کە ئێمە لە هەڵمەتی بانگەشەینە بۆ خۆلی شەشەمی پەرلەمانی کوردستان خەڵک چاوکراوەیە و گوێشی کرایتەوە دەزانی کێ باشە و کێ خراپە دەبینێت کە لە ڕابردوودا کێ توانیوێتی خزمەتی خەڵک بکە دەبینێت کە توانیوێتی کێ دەتوانێت خاوەنی قەزیەی قەوارەی هەرێمی کوردستان و پارێزگاری بێ لە قەوارەی هەرێمی کوردستان و پارێزگاریکردن بێ لە خەڵکی کوردستان و دەستی ئاوەدانی بۆ سەرجەم سێکتەرەکان کە دەستی پێگەیشتووە ئەم نمونەی کە جەنابەت باست کرد ئەمە نمونەیەکی بەسیتە لە ئیدارەی سربەخۆی راپەڕین ئێمە سەیری کۆڵانەکان و جادەکانمان بکەن لە ئیدارەی سربەخۆی راپەڕین دەکرێت بڵین لە ئاستێکی زۆر خراپدایە خزمەت گوزاری دەکرێت بڵین هیچ خزمەتێکی خەڵکی دەواازەی راپەڕین نەکراوە کە ئەم خەڵکە مرد و چاو نەترسەی کە لەم سنوورەدایە تاوانی ئەم خەڵکە چییە کە لێرەیە
تاوانی ئەم خەڵکە خۆشەویستە کە لە سنووری ئیدارەی سربەخۆی راپەڕین چییە کە لایەنێکی دەسەڵاتی خۆسە پێندەستی بەسەر جونگە ئاساسیەکانی ئەم سنوورەدا گرتووە و ڕێگەیان پێنادا کە دەستی ئاوەدانی و خزمەت گوزاریان بگاتێ. بەڵێ ئێمە لە وەکو پارتی دیموکراتی کوردستان لەناو خەڵکین، کار بۆ خەڵک دەکەین، لە خزمەتی خەڵکین. ئێمە دەمانەوێت خزمەتکاری خەڵک بکەین، دەمانەوێت دەستی خۆشگوزەرانی و ئاوەدانی بگا بە هەموو گوند و گوندەوار و شار و شارۆچکەکانمان لە سنووری ئیدارەی سربەخۆی راپەڕین. ئێمە سیر کرد جادە و کۆڵانەکانمان لە ناحیەکانی سنووری ئیدارەی سربەخۆی راپەڕین. سەیری ئەم ڕێگاوبانانم بکە کە لە بینی ئیدارەی راپەڕینە بۆ سلێمانیە، لە بینی راپەڕین بۆ قەزاکانە. ئێمە تا ئێستا نەتواندراوە جادەیەک تەواو بکرێ بە 15-20 ساڵ. ئانی 20 ساڵە چەندین جار پاری بۆ تەرخان کراوە، چەندین جار لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە پاری بۆ تەرخان کراوە، بەڵام بە هەدەر دراوە و جێبەجێ نەکراوە. و ئەگەر یەک گەشت بکەین بەناو شەقامەکانی راپەڕینە، بەناو ئەم ناحیە و قەزایانی کە سەر بە ئیدارەی راپەڕینن، دەبینین کە چەندین هەیکەلی تەواو نەکرا و پرۆژەی تەواو نەکرا و بەجێماوە کە 120 یان 115 لێ جێبەجێ کراوە، پرۆژەکە بەجێ هێشتراوە و ئیهمال کراوە و پرۆژە کراوە. ئەسڵەن پرۆژەی وەهمی هەیە لەم سنوورە، پرۆژەی وەهمی هەیە کە پارەی بۆ تەرخان کراوە کەچی هیچ نەبەردی بناغەیە و نەشتێکیشی هەیە کە ئەمە کێ کردوویەتی. خەڵک ئەمە هەمووی دەزانێت، خەڵک ئێستا لە پێشاویەتی کە دەزانێت کێ ئەم لایەنەی کە لەم سنوورە مامەڵەی لەگەڵ خەڵک کردووە. مادەم باسی پرۆژەکانەکەین، با باسی پرۆژێ ئاو بکەین بەهۆی گرتنەوەی ئاوی زەی بچووک لەلایەن ئێرانەوە ماوەی چەندێکە دەڤەری راپەڕین هەر بە تایبەتیش قەڵاتزێ تووشی کێشەی کەم ئاوی بووە. چ پلانێکتان هەیە بۆ ئەوەی کە تایبەت بە کێشەی کەم ئاوی چارەسەری بکەن و ئەو دەڤەرە چونکە ئەڵێ ئاو و ئاوەدانی بۆ بگەڕێتەوە؟ بەڵێ، ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان بە گرنگی سەیری بابەتی ئاو دەکەین و ڕۆڵی ئاو لەم سنوورە دەکەین، چونکە سروشتی جوگرافیای ئیدارەی سربەخۆی راپەڕین وا هەڵکەوتووە کە خاوەنی چەند سەرچاوەیەکی ئاوە، بەڵام سوودی لێ نەبیندراوە و سروشتی جوگرافیەکەی وا هەڵکەوتووە کە ئێمە دەتوانین بەنداوی تایبەتی بۆ دروستکەین. بەڵێ دۆخی ئاو خراپە کە ئێمە پرۆژەی ئاومان هەیە هی دەربەندڕانیە کە تا ئێستا پرۆژەکە دروست کراوە و هیچ سوودێکی لێ نەبیندراوە، نەتواندراوە ئەم ئاوە بە ئەم پرۆژەیە بەکاربهێنرێت و ئاو بگا بۆ سنتەری شار. دۆخی ئاو لە ئاستێکی باشدانیە و ئێمە بە گرنگەوە سەیری ئەم بابەتە دەکەین لە 4 ساڵی ئایندە وەکو کابینەی دێمی حکوومەتی هەرێمی کوردستان کە دەمانەوێت لەم سنوورەدا ڕۆڵی ئاو لە بەرچاو بگرین، چکە ئاو یەکێکە لەم سەرچاوانی کە دەتوانین بۆ ئەم زەویە کوشت و کاڵانەی کە لەم سنوورە هەمانە دەتوانین کە گرنگی بە کەرتی کوشت و کاڵ بدەین و گرنگی بە سامانی ماسی بدەین و بڵێ بۆ ڕووی گەشتیاری گەشتیاریشەوە ئێمە دەتوانین سوود لە ڕۆڵی ئاو ببینین. بۆیە ئاو لای ئێمە گرنگە و لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان لە سەردەستی کاک مەسرور بارزانی کە چەندین بەنداومان دروست کردووە و چەندین بەنداویش تەواو بوونە و چەند بەنداوێکیش لە ئەوەی لە سەرجەم ئەم ناوچانی کوردستان لە سەرجەم ناوچەکانی کوردستان. بۆیە لە ئیدارەی سربەخۆی راپەڕین لە کارنامەی ئێمەدایە کە چەند بەنداوێک و گرنگی بە ئاوی دەربەند بدەین و لە ڕووی گرتنەوە و هەڵگرتن و سەغیرەکردنەوە. بەڵێ، سپاس دەکەین دکتۆر سەرهەد بایز، کاندیدی پارتی دیموکراتی کوردستان، میوانی کوردستان 24 بووی.